دوای دیارنەمانی بۆ ماوەی زیاتر لە 6 مانگ چارەنووسی هاوڵاتیەکی دانیشتووی سلێمانی لە ڕێگای ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتیەوە ئاشکرا دەکرێت. بەپێی بەدواداچوونەکانی ڕێکخراوەکە دەرکەوتووە ئەو هاوڵاتیە ئێستا لە زیندانی ئاسایشی هەولێر دەست بەسەر کراوە. محەممەدی برامیان لە ئاسایشی گشتی هەولێر بینیوە. باوتەی کە سوکارەکەی محەممەد سعید پێشمەرگەیە و لە ڕۆژی 1 حوزەیرانی ئەمساڵدا لە ماڵەکەی بە مەبەستی سەفەرکردن بۆ هەولێر چووەتە دەرەوە و نەگەڕاوەتەوە. هەروەها دەشڵێن لە ئێستادا بۆیان دەرکەوتووە کوڕەکەیان لە زیندانی ئاسایشی هەولێر دەست بەسەرە و نازانن بۆچی بەند کراوە و ڕێگاش بە بینینی نادەن. داواکەی من ئاراستەی خودی جەنابی سەرۆک کراوە 5-6 مانگە دایکێکی نابینە ئەتلێتەوە بەوەی بەس تەنها کوڕەکەی ببینێ. ئێستا کە ڕوون بۆتەوە براکەم لە ئاسایشی گشتی هەولێر سجنە هەروەکو نووسراوەکەشت ئاراستە کراوە. داوام لە جەنابەت ئەوەیە وەرە سەرخەت بۆ ئەوەی هەم براکەم ببینین ئێمە وەکو بنەماڵی وەکو بە کەسوکاری براکەم هەم ئەگەر تاوانێکیشی کردووە داوام لە جەنابەت ئەوەیە چاوی بەزەیت هەبێت و لە دوای 5 مانگ لا بێسەر و شوێن بوونی لە ڕێگای خاچی سوورەوە نامەیەکی ئەو پێشمەرگەیە گەیشتووەتە دەستی کەسوکارەکەی و تێیدا ئاگادارکراونەتەوە لە زیندانی ئاسایشی هەولێر بەند کراوە. سەرۆکی لیژنەی مافی مرۆڤیش دەڵێت ئەوەی بەرامبەر ئەو پێشمەرگەیە کراوە یاسایی نییە و دەچێتە خانەی تۆقاندن و فڕاندنەوە چونکە تا ئێستا نازانرێت چۆن و لەسەر چی دەستگیر کراوە. ئەمەی کراوە ڕفاندنە و هیچ بەهانە و پاساوێکی یاسایی نییە. پێشمەرگەیەک بەو ڕێکارە بڕفێنی دوای 5 مانگ لە زیندانێکی ئاسایشی هەولێرا بدۆزرێتەوە. مەرجعی خۆی هەیە هەر تۆمەتێکی لەسەر بوو دەبوو بە ڕەسمی دەستگیر بکرێەوە بە فەرمانی دادوەرنەک بە ڕفاندن و بە تۆقاندن و بە بێسەر و شوێنکردنەوەی کراوە کارێکی تەواو نایاساییە. هەر تۆمەتێکی لەسرە بە ڕێگای یاسایی دەتوانرێت ڕوبەڕووی یاسا و دادگا بکرێتەوە. بەڵام بەداخەوە ئەمەی کە کراوە بەردەوامی هەیەویش بریتە لە ڕفاندن و بێسەر و شوێنکردن ئەگەر ڕێکخراوێکی نێودەوڵەتی توانای نەبێ بیدۆزێتەوە ئەوە هەر چارەنووسی دیار نابوو. لە سەردۆسیەکە دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ نووسراوێکیان ئاراستەی ئاسایشی هەولێر کردووە و تێیدا سەرەڕای ئیدانەکردنی ڕووداوەکە داوای بینینی ئەو پێشمەرگەیان کردووە بۆ ئەوەی ڕێکاری یاسایی بەرامبەر دۆسیەکە بگیرێتە بەر. بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکیان بەدەست نەگەیشتووە. لە سەرەتای ئەم هەفتەوە دوای دەستپێکردنەوەی دەوامی فەرمی هەم هەواڵەکە دەزانین و هەم پێم وایە کە سوکاری و کاتە دەتوانێت سەردانی بکەن. ئەوەی کەون بووە دواتر درەنگ زانیویانەکە دەژیر کراوە بۆیە وە خۆیان ئاماژە دەکەن دەرێن پێمان خۆشە بزانین کەیسەکە چیە. بابەتەکە بریتێ لەوەی هەموو هاوڵاتیەک بەپێی یاسا دەبێت لە ماوەی 24 کاتژمێر بزانێت مادەکەی چیە هۆکاری دەژیرکردنەکەی چییە و پێ ڕابگەیەندرێ بە کەسوکاریشی کە ئەم هاوڵاتیە لە فلان شوێن دەژیر کراوە ئەگەر لەلایەن دەستگایەکی فەرمی دەژیر کرابوو. محەممەد سعید دانیشتووی سلێمانیە و تەمەنی 37 ساڵە و خێزاندارە و باوکی 2 منداڵە. پێشمەرگە بووە لە لیوای 1 پاراستنی سلێمانی بەڵام ئێستا لە کارەکەی دوور خراوەتەوە. ژاڵە محەممەد نارتی سلێمانی.